بەهمەنی قوبادی دەرهێنەری کورد پەیامێکی ڤیدیۆیی لەبارەی خۆپیشاندانەکانی ئەم دوایی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردەوە و تێیدا داوا دەکات خەڵکی بەردەوام بن و بێدەنگ نەبن و ئاماژە بە ئەوە دەکات کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێت. ساڵ ملەتی شەریفی کورد هاوزبانەکانم هاوشاریەکانم بە کورتی ئیدامە بن مافمانە بێ بگرین. گەورەترین دوشمنی کورد حکوومەتی جمهوری ئیسلامی ایرانە. لە بدایەتی انقلاب ئێمە شەڕێکن تا ئیمڕۆ ئیستا کاتێک کە ئیدامە بن 1 دقیقە بێدەنگ مەبەستن لە پەنجەرەی ماڵەکان فقط بقیژێنن بە دروستکردنی دەنگ. ئەمە ئەم ئێترازات توانێت داوام پێکات. 4-5 ڕۆژی تر ئینتەرنێت قەت بێ ئەو سیستمە بە تەواوی فەلەجە بێ. ئێوە تەنها نقطە ئومیدێکم بۆ تەواوی میلەتەکانی تر. سمبولی شجاعت بووین، پاڵەوانی بووین، ڕەنج بووین، زۆڵ بووین، مافتان بگرن. دوای هەر شتێک کورد دەتوانێت لێ مافە گەورەکانی بگرێتەوە. مەوێستن ئەحزابی کورد، سەحاب قەڵەمەکان، هەر کەس دەتوانێت ئەبێ لەم ڕێگەی سەخەباتکە. قوربانتان بم، چاوتان ماچەکەم و ئەزانم ئێمە ئەتوانین تاسیرێکی زۆر گەورە دانێنیستێ. ملەتەکانی تر داوەتکەن بە مەبارزە. ئێوە ئەو سمبولەن. قوربانتان